براوی خوای بەخشەدەی میهرەبان سڵاوتان لێبێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دادگای ناوبژیوانی پاریس باز لەوە دەکرێت و سکاڵای یەکلا کردوتەوە کە حکوومەتی عێراق دژی تورکیا لەسەر نەوتێرەمی کوردستان تۆماری کردو بەڵام تاوکێسە حکمی دادگاکە ڕانەگەێنراوە و زانیەکان باز دۆکەن کە عێراق داوای 26 میلیارد دلار قەرەبوو لە تورکیا دەکات لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین کاریگەری ئەم سکاڵایە و سکاڵایی دیکەش کە سکاڵایەکی دیکەش لە مانگی دوی ئەم ساڵ لە دادگای لەندەن بەڕێوە دژی نەوتێرم کاریگەری ئەم سکاڵە لەسەر دۆسی نەوتێرم چییە و لە ئاسی ناوخۆ دۆسێکە چۆن ئیدارەت درراوە بۆچی بەرهەمیاندێک لە کێڵگەکان کەمی کردووە و بۆچی ئێستا بەشێک لە بڵین نەوتی هەرێم لە بازارەکانی جیهان بەکەمتر لە 90 دلار لە نرخی برێنت لە خوار نرخی برێنتەوە دەفرۆشێت لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر کاوە حەمە شەریف شارەزای پترۆکیمایی لە ستۆدیۆ هەروە لە ڕێگەی سکایپەوە یادگار سدیق شارەزای نەوت و غاز لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کا یادگار بەخێر بێنێگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئەو سکاڵای ژووری بازرگانی پاریس چ زانیاریەکتان هەیە و باز لەوە دەکرێت کە سکاڵاکە یەکلا کراوەتەوە بەڵام تاکو ئێستا حکومەکەی ڕانەگەێنراوە کاریگەریەکەی چێوە چی هەیە لەبارەی ئەو سکاڵایەوە سڵاوتان لێبێ کاک سڵاو لە میوانە بەڕێزەکەشە تەبیعی ئەو بڕیارەی دادگای بازرگانی پاریس چاوەڕێکراو بوو چونکە چەندین ساڵە دادگاکە شکاتەکە کراوە لە دادگا من گوێم لە سەوتی کۆمەت بێتەوە داوا لێ کارەمان چاکیکەن چەندی ساڵە دادگایە کراوە یەک دوو ساڵی پێشکەش چاوەڕێکرا کە بڕیارەکە بیرە بەڵام بەهۆی ڕێکەوتە سیاسیەکانەوە تەخیر کراوە بەڵام وەکو جەنابتان ئەزانن لە مانگی شۆباتی ساڵی ڕابردووە دادگای فێدراڵی عێراق ئەو بڕیارانەیە ئەمە سلسیلەیەکە لەو بڕیارانەی کە چارە لەسەر هەرێمی کوردستان کراوە و هەرێمی کوردستان کراوەتە سوچێکەوە بۆ ئەوەی سەکتەری نەوت تەسلیمی حکوومەتی فێدراڵی کە تەبیعیەن بڕیارانە کاریگەریەکە هەر لە سەرەتاوە لە بڕیارەکەی دادگای فێدراڵەوە داخ و ڕێوشێنەکانی کە گرتیان بن و کۆتاییشیان یەکلای دادگای ناوخۆیی پاریسە کە حکوومەتی عێراق کە لێران بەتەکید ئەمە کاریگەریەکە و ساڵێکی پێشەوە ئانیانەی کە بە بازارکردنی هەرێمی کوردستان ئەویش دەستەکەی هەڵبژێردەوە یاخود گوێی نەکردووەتەوە لە حکوومەتێرە ئەمانە هەمووی پاکێژ دەکەن دەیەکەوە کاریگەری ئەبێ لەسەر هەناردەکردنی نەوت هەرێمی کوردستان نرخی دیاریکردنی نەوتێری کوردستان چونکە ئەمانە هەمووی مەترسی دروستەکەن لە بازارکردنی نەوتێرەمی کوردستانە حکوومەتی فێدراڵی ئەم مەسەلەیە یاخود هەناردەکردنی نەوتی هەرێمی چەند جارێک بە نەوتی قاچاق لێکراوەتەوە کەوا ئاکا کە ئەستەنگ دروست بکا بۆ کڕیاران و کڕیاران ئەمە بە هەڵبزانن بۆ ئەوەی کە داشکانی زیاد بە نەوتی هەرێمی کوردستان بکەن بینیمان لە سەرەتای دەستپێکردنی جەنگی ئۆکراینەوە نەوتی رووسیا ڕوبەڕووی هەمان کێشە بۆ بەوەی و گەماروانەی کرایەتە سەری بەڵام جیاوازی ئێمە لەگەڵ رووسیا زۆرە رووسیا یەک لە سەردەی نەوتی جیهان دابینەکە و لە هەمان کاتیشدا سعری نەوتی رووسی ئەگەر بە 40 دۆلاریش بێ هێشتا حکوومەتی رووسی کێشەی نییە لەگەڵیەوە بازاری خۆشی بۆ دۆزیوەتەوە تەبیعی ئەم هەرێمی کوردستان یاریچێکی زۆر بچووکە ئێستا بەرهەمی لە 400,000 بەرمیلەیە لەبەر ئەوە هەر دابەزینێکی من لە کاتێکا کە 7 دلار بۆ 10 دلار داشکانمان هەبوو لە نرخی برێنت بەراورد نەوت هەرێمی کوردستان بەراورد بە نرخی برێنت یاخود بێنچمارکی برێنت ئێستا لە مانگی نۆوە ئەو جیاوازیە بەهۆی ئەو مەترسیانی کە دروست بووە لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و یاسایی بوون و یاسایی نەبوونی نەوتی هەرێمی کوردستان ئێستا جیاوازیەکە و گوزاراتان باستان کرد لەپێی راپۆرتی کۆمپانیا نەوتەکان لە 7 دلار بۆ 90 دلار پوینت حوتە کە ئەمە فەرقێکی زۆر زۆرە و ڕاستەوخۆ کاریگەریەکە لەسەر داهاتی هەرێمی کوردستان و جەنابیشتان ئەزانن کە بەشێکی زۆری لەو داهاتەوە کۆمپانیا نەوتەکان هەڕوا و ڕۆشتووە لە ماوەی ڕابردووە باش ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارشم دەیتەوە دوایی دێمەوە خزمەتە سەبارەت بە ئەو دادگایی کە لە پاریزێک لا کرایەوە بۆچی ڕادەنگێنراوەوە پێدەچی حکوومەکەی چۆن بێ ئەوەندەی کەوە و شارەزایەکی نەوت و غاز وەکو ڕێکخراوی ڕوونبینیش کە بەردەوام چاودێری بواری نەوتی هەرێم دەکەن تەبیعی لە پەیوەندیکردن لەگەڵ دادگا هیچ وەڵامێکت نانەوە چونکە
چاوەڕێی بڕیارەکە بەوەی کە ڕاکێنراوە لێراوە بۆ وڵاتەکان یاخود دوو لایەنی کێشەکە کە تورکیا و عێراقا چاوەڕێکن ئەوان خۆیان یەکلایی کردن لە دەست حکوومەتی عێراق و تورکیایە وەکو ئەزانین ئێستا وەسعی لە تورکیا کاتی هەڵبژاردنەکانە و ئەمە ئەبێ بە زەربەیەکی گەورە بۆ ئەردۆغان کە ئیستا کێشەی ئابووری هەیە تورکیا ئەوەشمان پێ نەچێت لێرا بەرژەوەندیەکان بیسانەوە تاحکومەکە لەگەڵەوەی چۆن مامەڵە لەگەڵ نەتیجەی دادگاکە بکەن و بڕیارەکەی دادگا بکەن خۆتان ئەزانن تورکیا ئەکرێت عێراق بۆی ئەمە وەکو مساومە بەکاربهێنێ بۆ ئەوەی بازارێکی گەورەترە و عێراق بتوانێت ئەمە کاتێکی فشار بەکاربهێنێ لەگەڵ لەسەر تورکیا بۆ ئەوەی بتوانێت مامەڵەکانی لەگەڵ هەرێمی کوردستان ئەەکەم کاتەوە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی فدراڵیا بکە و مەجای بازرگانی و دەرگایەکی شواڵا بکە بۆ کۆمپانیا تورکیەکان بۆی وە بەنهێنان لە ناوەڕاست و جنوبی عێراق بکەن و جۆرێک لە مساوامە بکەن لەسەر بەخشینەکە بەو شێوەیە کە حکوومەتی عێراق لێرە وەکو چۆنەڵی تای تەرازوەکەی قورسترا و فشارەکانی ئەکرێ زیاتر بەهێزتر بێت. دوای دێمە وڵاتەنە سەبارەت بۆی ئەم سکاڵایە بڵێن سکاڵەکانی تێژ ئەم سکاڵێکیش مانگی دووبەڕێوەیە لەسەر ئەوش قسەکەن کاریگەریان چی دەبێت کاکتۆر جەنابشت بەخێربێت وەکو شارەزایکی پترۆکیمیایی بالای دارەدانی ناوخۆی دەست پێ بکەین کاک یادگار باسی کۆمەڵی سکاڵای کرد و باسی وەڕشانێک کرد لەسەر نەوتی هەرێمەیە بەهۆیەوە بڵێن فرۆشتنی و کڕیارانی سەکریارەکانی فرۆژنەکەی دابەزیوە بۆ $90 لە خوار نەوتی برێنتەوە لاسی ناوخۆ چۆن ئیدارێت دراوە لە دەرهێنان لە گەڕان لە پشکنین لە هەناردەکردن سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بریا وەزیری ئەو کاتی سامانە سروشتەکان لێرە وایە کە ئاشتی هەورامی بوو ئەمە ئەو پرسەرەمان لێ بکردەوە کە ئیوت بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان ئەگەین بە 1 ملیۆن نایگەن بە 1 ملیۆن گەیانی بە نیوەی 2015 بوو بۆ 2015 وایە کەسە زیاتر بووە وتی دەکاتە 2 ملیۆن ئەبووە زیاتر بووە بەڵام ئێستا نەیگەیان بەو ئاسان لە نیوەیش کەمتر من هەر لەم بەرنامەی بەڕێستان بۆ گەر ئەوە بە بیرتان بێنمەوە وتم 6 مانگ پێش ئێستا بوو لە مانگی 6 2022 بوو وتم ئێستا بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان ئەو کات کە 450,000 بوو لە تۆپا بوو ئەو کاتە لە تۆپا بەڵام وردە وردە بەرهەمێنان بەو ئاستە نازانستی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەڕێوە چێ دابەزی بەرهەمێنان دابەزی لەبەرەوەی لە هەنێر لە ڕیگەکان لە وێڵەکان لە بیرەکان ئاو تێکەڵی نەوتەکە ئەبێت لە ئەنجامی ئەو زەختە و ئەو ڕاکێشانەی ئێمازانی هەر کۆمپانیای کە دێ بۆ لە دلێرینەکە لە بواری نەوتەوە بیرێک لێدا مەسروفەکە بۆیە ئەو مەسروفەی خۆی دەستکەوێتەوە ئەبێ زەختێک لەو بیرەکە تاوکو داهاتێکی باشتری دەستکەوێت لە ئەنجامی ئەو زەختەوە ئێستا ئاو تێکەڵی بیرە نەوتەکانی هەرێمی کوردستان بووە بە تایبەتی لە شیواشۆک لە بلۆکی گەرمیان لە بەتایبەتی تری لە سەرقەڵا کە بیری 5 و لە بیری 3 و 5 و لە بیری 4یشە ئاو تێکەڵی ئەم بەرهەمە بووە لە مانگی 6 2022 22,000 بەرمیل هەبوو لە ڕۆژێکە ئێستا دابەزیوە بۆ 17,000 و زیاتریش دابەزێ ئەگەر بێت و چارەسەرێک بۆ ئەمە نەدۆزرێتەوە بەڵێ ئەوەی سەرقەڵا و کۆمپانیاکی تورکیش لە حدودی ئێران بە دیوی ئەم دیوی عێراقا بە دیوی ئەم دیوی کوردستانە وازهێنانی خۆی لە دوو بیرڕاگەیاند لە ماوەی پێش لە مانگی پێشوە کە بە تەواوەتی ئاو تێکەڵی بیرەکە بوو لە ئەنجامی ئەوەی کە پێشتر داتایەکی زۆر خەیاڵیان بەو کۆمپانیانەوتووە بۆ نمونە ئەیان دێدەگی هەرێمی کوردستان دێدەگی نەوتی هەرێمی کوردستان نزیکی 45 بۆ 45 ملیار بەرمیل نەوتە بە نەوتی کەرکووک حساب کرابوو و نەوتی ناوچە جێناکۆکان حساب کرابوو ئێستا ئێمە بە هیچ شێخاوەنی ئەو بیرە نەوتانە نین دێدەگی حەقیقی ئێستا بریتە لە 4 بۆ 5 ملیار بەرمیل ئەگەر بێت و بەم ڕێژەی بەم زەختێک ئێستا لەکرێن وردە وردە ئاو تێکەڵ بێت دابەزێت بۆ ئەوەی کە 3 ملیار و منە و قسەم کردووە و بۆ مێژوش ئەیڵێم و ئەم هۆژاریشە دەمە حکوومەت هەرێمی کوردستان نەوتی هەرێم تاوکو 2030 بڕەکەت بەچی بەڵگەیە بەوەی کە ئێستا کە 4 ملیار بۆ 5 ملیار یەدەگی هەیە ئەگەر بێت و ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت بنێرێ ئێمە ئەمە تەقسیمی ڕۆژەکانی کۆ تەقسیم بۆ ساڵەکانیکە دوای بەشی 7 ساڵەکە بەڵام ئەگەر بێت بەشی نزیکی 20 ساڵەکە بەڵام ئەگەر بێت و بەم ڕێژە ئاوی کە تێکەڵە بێت دابەزێ بۆ 7 ساڵ لەبەرەوەی ئێمە ئەگەر سەیری شیواشۆک بکەین
لە 2006ەوە کە نەوتی تیا بەرهەمە هێنرێ پێشتر نزیکی 140,000 بەرمیل لە ڕۆژێکا بەرهەمێنانێ بوو ئێستا دابەزیوە بۆ نزیکی 4,000 بۆ خوارد 4,000ش دابەزیوە ئەمە بۆ لە ئەنجامی ئەو فشارەیە کە لە بیرەکانەکرێ چارەسەر بۆ ئەمەش کە بکرێت پێویستەکە حکوومەتی هەرێم کۆمپانیاکان ئاگادار کاتەوە کە زەختێکی وە لەو بیرە نەوتیانە نەکەن بۆ ئەوەی ئاستی ئەو بەرهەمێنە تۆزێک دابەزێن و چەند چارەسەرێکی تریشێ لەلایەنی جیۆلۆجی ناسانەوە ئەتوانین بیرەکە بە شێوەیەکی ئاسوۆی بە شێوەیەکی ئاسۆیی لێ بدەن لە ناوە کە چەند ڕیکێک زیاد بکەن بۆ ئەوەی نەوت بێتەوە جێگان ئێمە زانین کە نەوت لە ئەگوازێتەوە یان مایگرێشنێکە لە کۆچەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و نەوتی هەرێمیش ئەو نەوتە باشە نییە کە ئێمە بتوانین پشتی پێ بەسین بەڕاستی لە ڕووی کوالیتیەوە ئێمە شتێکمان هەیە ستانداردێکمان هەیە کە کرود ئۆیڵواتە نەوتی خاوی پێ دیاریەکرێ و پێ ئەپێورێ ئەویش بریتێ لە IPI ئەمریکان پترۆلیۆم ئینستیتیوتە ئەمە لەسەر ئەساسی ئەوە هەندێک ناوچەمان هەیە وەکو شێخان وەکو بنەباوێ و ئەو کوردەمیر و ئەو نەوتی ئەو ناوچانە کە بە نزیکەیی IPI-ەکەی دەیە کاتانە نەوتێکی قورسە گۆگردی زۆرتیایە حکوومەتی هەرێم بە پشبەستن بە سێ کێڵگا یەکێک لەوانە ئەتروشە یەکێک لەوانە کە شیواشۆکە بە داخەوە ئێستا دابەزیێ بۆ خوارد 4,000 و سەر قەڵایشە تێکەڵێکە تێکەڵی ئەو نەوتەی منتیقەی شێخان و بنەباوێ و ئەو منتیقانی تریەکە بۆ ئەوەی کوالیتیەکەی پێبەرزەوەکە و سەر ڕای ئەوەش کە بە ئێستا بە هەرزانتر لە بازارەکانی جیهانی فرۆشێ ئەنی سەردەستی شوێن نەوتێرین باشە لە ئەتروش لەگەڵ شیواشۆک لەگەڵ بلۆکی گەرمیانە نەوتی هەرم نەوتێکی زۆر قورسە ئەو پارەی هەیە نیوەی ئەو پارەیش ناکە بۆیە باشتر وایە ئێمە ینی بیل لەوە بکەینەوە لە منتیقەی کۆرمۆر ئێستا ئێمە گازی سروشتیمان هەیە بۆ ئەوەی ئەم گازە سروشتیش بە دەردی ئەو نەوتە نەڕوات پێویستەکە لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئیتیفاقیە بکەین بۆ ئەوەی ئەم نەوتەیکە هەمانە لە دەستی نەدەین بەڕاستی و چارەسەریش وەکوتم بۆ ئەمە ئاسانە بۆ ئەوەی جارێکی تر لەگە کۆمپانیەکان حکوومەتی هەرێم دابنیشێت باش بەس ناتوانرێت بەرهەم زیاد بکرێ کێڵگە خۆ بەرهەم زیادی کردووە ڕاستە لە تاوکێ کەمی کردووە لەسەر قەڵا و لە تاقتەق بزانانی کێڵگە خۆ بەرهەمەکە زیادی کردووە بەرهەم زیادی کردەوە بەڵام ئەو نەوتە باشە نییە کە ئێمە پشتی پێبەستین لە شێوەی گەڕان لەناو ئەوی کە حکوومەتی هەرێم کە ئەیدا بە کۆمپانیەکان شێوەیەکی ناتەندروستە چۆن شێوەی ناتەندروستە بە نمونە منە ئەهێنمەوە کۆمپانیای ئۆکسۆمۆبیلمان هەبوو لە ناوچەی قەرەنجیر ئێمە ئاگادارین لە ناوچەی قەرەنجیر گەڕانی کرد گەڕان و پشکنینی کرد بۆ نەوتی خەو بۆ بەجێی هێشت منم پرسیاراکەم بۆ بەجێی هێشت ئەو یەدەگەی کە پێی وترا بوو کە نزیکی 1 ملیار بەرمیل نەوت لە ناوچەی قەرەنجیرە وانە بوو لە ئەنجامی ئەو گەڕانە کە چەند شتێکی شیکرد ێستا بۆ نمونە لە منتیقەی سەرقەڵا گازپڕۆم بۆ بیرێک نزیکی 4 ملیۆن دلار مەسروفی کردووە بۆ ئەوەی ئەم 4 ملیۆنەی دەستکەوێتەوە 4 ملیۆن دلار ئەبێ زەختە لەو بیراکە لە ئەنجام ئەو زەختە ئەو ئاوە دێتە شوێنی بەداخەوە کەڵێم زیانی چێ ئاوەکە لەگەڵ نەوتە ئەو ئاوەکە ئەبێ تریتمنت واتە جیاکردنەوە یان چارەسەری بۆ ئاو بدۆزنەوە ئەو ئاوش ئاوێکی سوێرەکە یەنە سەر زەویەکە زەوی کوشتۆکاڵەکەشمان لە دەسەچی ینی نابێ بە هیچ شێوەیەک لە نەوت لە کورد ئۆیڵا بە هیچ شێوەیەکە وتم لەسەر ئەو IPI-ەکە دابش کراوە بە 4 سنف بۆ 4 بەش کە نەوتی قورسمان هەیە نەوتی زۆر قورسمان هەیە قورس و مامناوەند و نەوتی سوکمانەیە لەسەر ئەساس و نابێ ئەمە ئاوی تێکەڵبی بەڵێ سوپاس دەکەم توای دێمەوە خزمەتت کاگیالگا سەبارەت بە و سکاڵایەنە کاریگەریان چی دەبێ هەم ئەوەی پاریس بۆ نمونە ئەگەر یەکلا کرابێتەوە تورکیا و بڵێن تورکیا لە بینی عێراق و هەرێم کامیان هەڵدەبژێرێ و ئەگەر داوای قەرەبوو بکرێ بۆ نمونە باسی 26 ملیار دلار دەکرێت دەبێت کێ بیدات و بۆ سکاڵای تریش کەیەوە لە راپۆرتەکەی خۆتانەوە کوڕەخراوی ڕۆنبین باسنان کردبوو و بزانم مانگی دوی ئەم ساڵ ئەویشیان چۆنە بڵێن مانگی دوی ساڵی 2024 ساڵی ئایندەیە ئەم ساڵ نیە ئەوە سەبارەتە بە گرێبەستی گەناڵ ئەنەرژی لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە لە هەردوو کێڵگەی گازی میران و بنەباوێ کە گرێبەستەکە حکوومەت هەرێمی کوردستان هەڵی وەشانە و کۆمپانیای گەناڵ ئەنەرژی وەکو جەنابتان ئەزانن سەرەتا ئەسڵەن کۆمپانیایەکی نەوتی نەبوو لە هەرێمی کوردستان ئێحساسەکەی بوو بە ئێحساسێکی نەوتی و لە تەقتەق دەستی پێ کردووە ئەو کارەساتەی بەسەر تەقتەقایانە کە مامۆستا باسی کرد لە 148,200 بەرمیلەوە لە ساڵی 2015 بۆ 3900
هەفتە بەرمیل دابەزیوە. ئەم ماوەیەکی زۆر لەوێ بۆ بەریێنانی کرد گەنەڵ ئەنەرژی، بەڵام نەیتوانی گاز دابیکە. حکوومەت هەرێمی کوردستان هەفتەکەی هەڵۆشانەوە ئێستاویش لە دادگای ناوپشیوانی لەندەن سکاڵای دژی هەرێمی کوردستان هەڵکردەوە، دادگاش مانگی 2024 بۆ داناوە. طبيعي ام قربوانه تجي حكومه تركيا بفي قريبه سكان ابي قربي كانوا بس حكومه تركيا شتجروا او قربوا كردنويانا نازلين بلام او معلومات الميديا يعني كذا سكه بجوري لجوري كان حكومه هرێمی کوردستان شنو راسته من ناتوانم بشويكي فرمي بسرمينم كحكومه هرێمی کوردستان ابيت بشويك لشيوكان قربوي بكاتو بلام امريكا بوش بتاكيد يقصكاني مع مصطفى حتى كم حصل جاندني بو سكتري نو كان للسرطه باس تكنيكيه كي كما مصطفى باسكر اصلا اويك باس ريزورفوار يدكي نوتي يعني كردستان كا كومبانيا ريستادي نرويجي و اي اي امريكي باس 3.8 كان زول شوار مليار كاش كم ترى يعني لصاحشتي اويك حكومه يعني كردستان بويدانابو وديسان او كيلغي تاوكي لا كيلغي لسر حدود تركيا لصدص 45,000 برميل سدابزي وبو 36,000 برميل امانه او ما مثلا جواب باسي خراب معامله كردنا لقل ديرنا وكان هردوكيان بو كومبانيا شو حكومه هرێمی کوردستان شکرتو كومبانيا لپێناوی ئەوەی قازانجێکی زۆر و ئەو خەرجیانی کە کردوێتی زوو دەستی بکەوێتەوە و حکوومەت هەرێمی کوردستان لپێناوی ئەوەی کە داهاتێکی زۆری دەستکەوێت کە کێشەی سیولەی هەبووە و پارەی لە بەردەستان نەبووە شارێکی زۆری کردووە کوردبینانە سەری کێڵگەنەوتیەکانی کردووە لە جیاتی ئەوەی کە دوورمەودا بیریکە هەموو بیرێک ئاسێک و توانایەکی هەیە بۆ ئەوەی کە ئینتاژی لێ بکەیت لە توانای خۆی زەختت لێکرد وەکو مامۆساوتی ئاویتەوە ئاوکە ژیانکردنەوەکەی زۆر مکلیفە لە ساڵی 2016 تا ئیستا گەنەڵ ئەنەرژی نەیتوانیوە لە دابەزینی ئاستی تەقتەق کەم بکاتەوە لەبەرەوە زۆر مکلیفە. سەبارەت بە بارەکەی تر ئەمە کەواتە لە ئیدارەدانی سەکتەری نەوتا لە هەرێمی کوردستانە کێشە هەبووە و ئەو تەخمینانەی کە کردویانە چ لەلایەنی جیۆلۆجیەوە چ لەلایەنی ئینتاژەوە وەکو خۆی دەرنەچووە و بەرهەم لە 600,000 بۆ 400,000 دابەزیوە ئەمە خۆی کێشەیە ئەمە علامەتی پرسیارە لە خراپ ئیدارەدانی سەکتەری نەوت. لەولاش حکوومەتی هەرێمی کوردستان هیچی نەکردەوە بۆ جێڕخانی نەوتی هەرێم هێزی کاری ناوخۆ کەواتە لە ئیدارەدانە لە ناوخوا لەگەڵ کۆمپانیا نەوتەکان حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووە ولا معاملەکردن و ئیدارەدانی مەلەفی نەوتا لەگەڵ حکوومەتی ناوەندی شابیسانەوە سەرکەوتوو نەبووە. کۆزان لە دوای 2015 حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال لە کێشمەی ئەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان یاساییە نایاساییە و چەندین ڕێکەوتنیان کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی دواخستنی کێشەکانی کردووە لە بری ئەوەی کێشەکان بە شێوەیەکی یاسایی و قانونی چارەسەر بکە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنە سیاسیەکانی کردووەتە قوربانی یاخود ڕێکەوتنە یاساییەکانی کردووە بە قوربانی ڕێکەوتنە سیاسیە کورتمەوداکان لەمەشە کورت بینانەتر مامەڵەی کردووە یاخود زۆر حەکیمانە مامەڵەی نەکردووە و ئەو ئیستیزاماتانەی کە لەسەر شانیشی بووە و لە ماوەی ڕابردووە کە ئەنجامی نەداوە ڕۆژ بە ڕۆژ ئیستیزاماتەکانی قورستر بووە تا ڕۆژێ درەنگتر کێشەکان بە شێوەیەکی قانونی لەگەڵ حکوومەتی فدراڵە حەل بکەین ئەبێتە نازولی زیاتر بکەین. نمونەیە بۆ جەنابتانێنەوە لە ساڵ 2007 بڕیار و یاسای نەوت و غاز فدراڵی دەرچێەوە لە ناوم یاسایەوە مافەکان و چۆنێتی مامەڵەکردنی سەکتەری نەوتی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم جیار بکرێتەوە و بەپی یاسا ئەو یاسایی قەرار بوو لە دەستورە یاساکەی بۆ دەچێ دەربشێندێ. دوو مسوەدە هەبوو لەو کاتا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغا بەهێزتر بوو، یەکتر بوو ماڵی کوردی، یەکێتی و پارتی تەباتر بوون و هێز و قووەتی مامجەلال هەبوو لەوە سەرۆکایەتی کۆمارە. لەو کاتا کە بەو هێزەوە بەو وەزعی کە عێراقی زۆر لاواز بوو نەتواندا بە دڵی حکوومەتی هەرێمی کوردستان یاسای نەوت و غاز دەربشێنێ. پرسیارەکە لێرایە دوای ئەوەی کە دادگای فدراڵی بڕیاریاوە بە نادەستوری بوونی مامەڵەکردنی وانادەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاسای نەوت و غازی تۆی هەڵوەشانوەتەوە
حکوومەتی وەزارەتی نەوتی عێراقی چەندین ئیجراعاتی تونی کردووە دژیتۆ و هەڕەشە لە کۆمپانیا نەوتیەکانەکە هەڕەشە لە حکوومەتی تورکیاکە و لە فشارێکی زۆری خسووتە سەریان کە نەوتی هەرێمی کوردستان ئیلا لێ لە ڕێگەی حکوومەتی ترداڵەوە هەنار دەکرێت پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغا وەکو ئەیبینین دابش بووە یەکێتی بە ئاراستەیەک ڕایەکێشە پارتی بە ئاراستەیەکی تر ڕایەکێشە کە هەردوو ئاراستەکە بە دووی تیجایی گیان واتە خیتابی کوردی لە بەغا دابشە لایەنەکانی تر هەرچی یەکێتی و پارتی بڵێ بەشێکیان دژین لەم واسعە و دیسانەوە ئەوەشی کە هاتە سەرکە بەسمان کرد پێشتر دادگای پاریس و ئەو شکاتێک کە دژی حکوومەتی تورکیا دیسان شکاتەکە دژی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە بە ڕێگەی بۆنی تورکیا عێراقەوە کە هەرێمی کوردستان مافی ئەوەی نیە خود تورکیا ئەوە ڕێگەی پێ نایە بەگە ڕەزامەندی عێراق ئەمانە هەمووی ئەو فشارانن کەڵەکە بوون ئێستا گرە و لەسەر دەرچوونی یاسای نەوت و غازەکرێ ئێستا پرسیارەکە ئەوەیە بەم وەزعەتە شپرزە شڵەژاوی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستانە لە بەغا چۆن ئەتوانرێت یاسایە دەرکرێت کە لە ئەو پڕی قووەتی حکوومەتی هەرێمی کوردستانە نەتوانراوە دەربکرێت لەبەرەوە زۆر ئاڵۆسرە و تاکو تەخیرتریش بکرێت کێشەکان دیسانەوە ئاڵۆستر و پێویستت بە تەنازولی زیاتر هەیە بۆ ئەوەی بیکەیت ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە دوو فاقیەکە یاخود بە شێوەیەک مامەڵاکە جاری وایە وا مامەڵاکە کە بەشێکە لە عێراق و سوقل و با بڵێن سنتەری سیاسەتی لە عێراق و لە بەغایە لە لایەکی تریشەوە بە شێوەیەک مامەڵاکە کە هەرێمی یاکو وڵاتێکی سەربەخۆیە ئەبێ خۆمان یەکلایی کەینەوە ئایا ئەمانەیە وەکو وڵات تەعامل کەین کە دەرەنجامەکانی دیارە چیە بێت یاخود وەکو ئیقلیمێک لە زمانی عێراق و کێشەکەمان لە عێراق چارەسەر بکەین. بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەتتان لەسەر ئەو فرۆشتنی نێوت هێرێم بە کەمتر لە 90 دۆلاری لە خواربرێن قسە دەکەین زیانەکەی چییە؟ کاک دکتۆر سەبارەت بە ئەوەی کە ئیدارەدان وتت ئیدارەدانێکی خراپ بووە ئەی بۆ مەسەلەی ئێستا بۆ نمونە بۆ موچە نەوتەکە سوودمان لێبینیوە بۆ کارەبا بۆ سوتەمەنی بۆ پترۆکیمیاوی هیچ سوودێکی لێنراوە ئەو حاڵی بیرەنەوتەکان بێ بۆ بوارەکانی تر ئەگەرەوە حاڵی بیرنەوتەکان بێ با ئێمە بەراوردێکی ئەمەش بکەین لەگەڵ عێراقە باش عێراق ئێستاش بەردەوامە لەوەی کە بە دوای نەوت ئاگەڕێ لە ساڵی 2021 یەدەگی ئەو کاتێک خەمڵێنراو کە حکوومەتی عێراقی لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوەش ڕایگەاند کاچەناویشی فرۆشتنی نەوتە یەدەک 125 ملیار بەرمیل بوو یەدەگی نەوتی عێراقی یەدەگی نەوتی عێراقی سەلمێنراوە بەڵێ پاش ئەوە لە 2022 ڕایگەیان کە 145 ملیارە ئێستا گەڕان بە دوای نەوتە بە شێوەیەکی زانستیانەترە لە هەرێمی کوردستان بریا ئەمانیش یعنی حکوومەتی هەرێمی سوودێکی لە چۆنێتی گەڕان و دۆزینەوەی نەوت بکردایە لەگەڵ عێراقە بەبەراورد بە عێراقە ئێمە لە ڕووە ئەوەی کە چی سوودێکمان لێبینیوە بەسیترین شت تا ئێستا نەوتی سپی نەدراوە بە ماڵەکە ئەمە لە چیەوە سەرەگرێ لەوە سەرەگرێت تا ئێستا ئێمە پاڵاوگەیەکی وامان نییە کە نەوتە خاوەکەیشی بۆ دابینکە بانزین تاوەکو ئێستا بە بانزینی نۆرمال لتری بە 1000 دینارە ئەگەر ئێمە پاڵاوگەیەکمان هەبە کەمتر لەو سەر یعنی گاز دیزل واتاوەی کە بۆ سارەی بار هەڵگر بەکارێت تا ئێستا ئێمە ناتوانین ڕۆنی ئۆتۆمبیل دروستکەین لە هەرێمی کوردستانە لە نەوتی خاوە وەکو ڕیسایکلوانە بەڵێ توانین بەڵام تا ئێستا ناتوانین لە نەوتی خاوە ڕۆنی ئۆتۆمبیل بەرهەم بێنین ئەو بوارەی پترۆکیمیایی کە جەناب باست کرد هیچ سوودێکیشمان لەوە نەبینێت بە عێراقیشەوە کارگەیەکی پترۆکیمیایی کە زۆر پێویست بوو ئەو کاتی عێراق بۆ خۆی دابنایە بەڵام حکوومەتی هەرێمیش لە ماوەی ئەم حکومڕانیە پێویست بوو سوودێک لەم نەوتە ببینێت بۆ ئەوەی کە کارگەیەکی ئێمە سوودمان لە بەڕاستی لە پاڵاوگە نەبینی پاڵاوگە بۆ سوتەمەنی هیچ سوودێکمان نەبینی ئەوەی ئێستاش لە وەکوتم بانزین بە 1000 دینارە ئێستاش خەریکی سرەگرتنین یعنی ئەگەر حاڵەتەیەکی بۆ من لە چەمچەماڵەوە بچێ بۆ کەرکوو ئەبێ سرە بگرێ ئەگەر پتاقەیەکیشی نەبێت بۆ سوتەمەنیەکە سوودمان نەبینین چجاوەی کە نەوتی سپی ماڵانیش سوودمان نەبینی لە پترۆکیمیایەکەش کە کارگێکی پترۆکیمیایی دابن کە سوود کە جوابی ئەوە دەمەوە کە سوود بگەین بە عێراقیش
یعنی ئەکرا ئێمە کارگێکی پترۆکیمیایی لەم ناوچانەدا بنرایە بە هەردوو زۆنەکەیشەوە دابنرایە کە سوودی بگەێنە بە ناوخۆ. ئێمە کارگەیەک پترۆکیمیایی ئەو جلوبەرگی لە بەرمانە پترۆکیمیاییە بەرهەمی نەوتە ئەو قەڵامی کە ئێستا مەشتی پێ بەرهەمی نەوتە کەڤەرەکەی لەوە دروست دەکەیت تەنانەت فڵچەیەکی ئەوەی فڵچەیەکی دان بەرهەمی نەوتە مادەیەکی پلاستیکی بەرهەمی نەوتە ئەو دەبانەی کە ئێستا ئەوەی نای کە ڕیسایکلێک لێ لە هەندێک شوێن لە کوردستانە پۆلی ئەثیلین و پۆلی پرۆپلین کە مەوادی سەرەکی دەبەی پلاستیک و سەڵی پلاستیک و گاڵۆنەوە شتانن لە ئێرانەوە دێت لە تورکیاوە بۆمان ئەوە لە نەوتەوە دروستە مادەی سەرەکی نەوتنەوەنە یعنی بەسیترین شت ئێمەمانتوانی ئەو کارگە پترۆکیمیاییەدا بنرێ کە لە هەندێک وڵاتە ئەمانتوانی کە کۆنتراکت بکەین لەگەڵیانە کارگێکی پترۆکیمیاییدا بنین سوودمان لە نەوتەکە نەبینی سوودمان لە کارگەکە ببینای بەڕاستی ئێستاش نەچووە بچێ ئەکرێ کارگەیەکی پترۆکیمیایی دابنرێت بۆ ئەوەی سوودێک هەم بە هەرێم و بە عێراقیش بگەینێت چونکە بۆ بەرهەمی هاوردەکراو ئێمە نەوت هەنادەی دەرەواکەین بەرهەمی هاوردەکراو بە بەرهەمە سوتەمانیەکانەوە بە پترۆکیمی بە پلاستیک و بە بەنزین و بە هەموویەوە لە ساڵی 2022 عێراق بایی 3 ملیار و نیو دۆلار بەرهەمی مەوادی نەوتی داخل کردووە بە پلاستیک و بە هەموویەوە ئێمە ئەگەر کارگێکی پترۆکیمیایی لەم کوردستانی خۆمانە هەبووە ئەمانتوانی بە عێراقیشی بفرۆشین ئەو مەواداوەلیانەی کە پێویست دەکا کە لە ژیانی ڕۆژانەیە بەکاردێت بەڕاستی ئەم کاتە هەلی کاریشی دەڕەخساندەم بێگومان هەلی کاریشی ڕەخسان ینی نەک کارگەمانتوانین دوو کارگەدا بن لەم دوو زۆنە دوو کارگەدا بنێن بەڕاستی ئێمە ئەگەر بۆ موچە وەکو پێویست توانرای کێشەی موچە چارەسەرکە سوتەمەنی چارەسەرکە ئەوەی بەڕێز دەڵێ پترۆکیمیاوی ژێرخانی ئابووری ئەی سوودەکەی چی بوو مادەم ئەوە 9 ساڵە نەبوو دەفرۆشترێ بەڕاستی سوودەکەی ئێمازانین ئەچەنەوە وشەیەکی سیاسیە کاک یادگار ینی حەزمە کرد ینی لە ڕۆ سیاسیەکەەوە جنابێ دوو وشە هەیە بەڕاستی دەوڵەتداری و دەوڵەمەندداری هەیە باشە دەوڵەتداریان نەکرد دەوڵەمەندداریان کرد ئەم نەوتە چوە گیرفانی شخصەوە بۆ میلەت نەبوو ئێمە گەر ئاوڕێک بدەینەوە پێش ئەوەی کە نەوت بفرۆشین خۆ لە داهاتی ناوخۆ لە گومرکەکانەوە موچەی خەڵکدا بینەکرا بە پارە سویسریەکە بە پارە ئەسڵەکە وابوو ئەی ئێستا نەوتی فرۆشە سەرباری ئێمە قەرزار دەرچوین یعنی ئێستا کە من ئەمە وەکو هۆژدارێکی جارێکی تر ئەیڵێمەوە ڕێکەوتن نەکرێت لەگەڵ حکومەتی لەگەڵ حکومەتی ناوەندیە حکومەتی هەرێم ئەم ڕێکەوتنە نەکەوت تاخیری کە وەکو یادگار باسی کرد تاخیری کات لە مەساڵحی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە بەو مانایی کە موچە تاوەکو مانگە دوو مانگتر دابی نەکرێ بۆ کە نەوت دابەزی بەرهەمهێنان پشت بە نەوتە بەسین بۆ موچە کە ئەمە دابەزی و نرخەکەی شەوەکو کاگیادگار باسی کە ئەوش نرخەکەشی دابەزی کەواتە داهاتی گەڕاوە کەمترە بێ کە داهاتی گەڕاوە کەمتر بوو ئەو کاتە بە 40 ڕۆژارێک بە 45 ڕۆژارێک دیسان ئەزمەی موچەک پیا بێتەوە وەکەوەی لەوە پێش دروست بوو بۆیە هەتا ڕۆژێ زووتر بڕۆین بۆ ئەوەی کە حکومەتی هەرێم ئەو ڕێکەوتنە بکە هێشتا چۆن بڵێ هێشتا زووە درەنگە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای چینەوە لای کاک یادگار بەڵێ بینەرانی بڕێز ناوبڕێک و دێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە
تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینینی تامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک یادگار سەبارەت بە دابەزینی فرۆشتنی نەوتیێرێن بۆکو نرخەکەی بەرەزوتت بەهۆی هەڕەشەکانی بڵین کۆمپانیای سۆمۆی عێراقەوەی کە لە کرارانی نەوتیێرێم دەیکا کێسار بەرمیلێک نەوتیێرێم $90 کەمتر لە خوار برێنتەوە دەفرۆشرێت سەگەر بۆ ماڕووکەوە بۆ منە $80 بێت چەند کەمترەوە زیانەکەی چییە؟ بەتەکیت نرخی نەوت کاردەوە باسی کردکە لەسەر بنەمای جۆری نەوتەکەیە ئەیپیەکەیەتی و چەند بێنچمارکێکەیە چەند پێوەرێکەیە بۆ دیاریکردنی نرخی نەوت و لە بەرگڵاوترینیان پێوەری برێنتە کە نەوتی دەریای باکوورە و ئەمە نەوتێکی سووکە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە بەردەوام نرخەکەی بە پێوەری برێنت ماینەس یاخود کەمکردنەوەیەک کە بەداشتەکانی راپۆرتەکانی کۆمپانیا نەوتیەکان ئەڵێن بەداشتەکانی $7 بەڵام راپۆرتەکانی دیلۆیت ئەوەی کە ئەیبینین تیا داشتەکانەکان $11 2.5 بۆ $11 بووە کە ئەمە شیاوازیەکە ئەمە پێوەرەکە بووە کە تا ئیستا نەوتی هەرێمی کوردستان پێی فرۆشراوە لە مانگی نوە لە سەرەتای مانگی نوە کۆتایی مانگی لە سەرەتای مانگی نوەوە حکوومەت هەرێمی کوردستان کۆمپانیا نەوتەکانی ئاگادار کردوتەوە عقدی فرۆشتنەکەی هەموار کردوتەوە بەوەی کە پێوەری برێنت بەکار نهێنێ پێوەری KTB بەکارهێنێ کە برێندی کوردستانە پێشتر لە چەند ناوەندێکی ڕاگەیاندنەوە بڵاوکرایەوە پێگۆڕینی ئەم با بڵێن بێنچمارکە داهاتێکی زۆر بۆ هەرێمی کوردستان ئەگەڕێەوە کە بەداخەوە خۆستەوە وایەوان نییە ئەمە لە ئەساسی ئەوە دروست بوو کە مەترسی لەسەر نەوتی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان هەیە و هەر لە ڕاگەیاندنی کۆمپانیەکانیشە ئەڵێ بە پێی پێداویستیەکانی بازار ئەم گۆڕانکاریانە کراوە حکوومەت هەرێمی کوردستان کردوێت کە مەترسی هەبوو لەسەر فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان ئیستا بە نەوتێکی نایاسایی بە شێوەیە لە شێوەکان ماماڵی لەگەڵا کرێ بۆیە داشکاندنێکی زۆری هەیە لە ڕێی کوالێتێکەوە پێویستی بەو داشکاندنە زۆرە نییە لە 5 بۆ 6 لە $3 نیوەکە ئەبێ داشکاندنی بەراورد بە برێنت و هەنێ جاریش کەمتر بۆچی بەڵگەشت بۆ ئەمەمان نەوتی کەرکووک بە هەمان بۆنی نەوتی هەرێمی کوردستان ئاڕوا بەپێی راپۆرتەکانی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراقی هەر نەوتی کەرکووک لە جێی هەم کە فرۆشراوە زۆر جار بە چەند سنتێک لەسەر و برێنتەوە فرۆشراوە و هەنێ جاریش $9 کەمتر لە برێنت فرۆشراوە بەپێی خواستی بازار بۆ چونکە بازاری ئەوروپی خۆتەزانی بەهۆی کێشەکانی ئۆکراین و نەگەیشتنی وەکو باند خستنە سەر کڕینی نەوتی ڕووسی خواست لەسەر نەوت زۆر بووە لەم حاڵەتا کە فرسەت بوو بۆ هەرێمی کوردستان کە نەوتەکەی لە جیاتی ئەوەی داشکات بوو زۆری بۆ بێت خواستی زۆر لەسەر لە بازاری ئەوروپا نزیکە ئەوایە بە نرخێکی زیاتر مانفرۆشرا بەڵام لەبەرەوەی کە وتم پێ و ڕێگانەی کە حکوومەتی عێراق و دادگا گرتوێتێ بەر نەوتی هەرێمی کوردستان مەترسی هەیە کڕیارەکانی نەوتی هەرێمی کوردستان لە لێپێچینەوەی یاسایی ئەترسن و حکوومەتی عێراقیش وەزارەتی نەوت چەند جار هەڕەشەی کردووە لە لێپێچینەوە ئەکەین لە کڕیارانی نەوتی عێراق نەوتی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی نایاسایی و ئەم شێش و دەستەواژیان بەکارهێناوە نەوتی قاچاق نەوتی قاچاقیان بۆ نەوتی هەرێمی کوردستان بەکارهێناوە لەبەرەوە مەترسیەکان مەترسی ڕوبەڕوونەوەی کێشەی قانونیە لەبەرەوە
حکوومەت یاریمی کوردستان من لە بەرنامەی جەنابیشتان ساڵی ڕابردوو و لە چەند دەستگایەکی تریشەوتم گەورەترین کێشەی بەردەم هەرێمی کوردستان بڕیارەکەی دادگا ئەوەیە مەترسی کەمکردنەوەی نرخی نەوتە. حکوومەت یاریمی کوردستان ناچار بێت کە دیسانەوە داشکارنێکی تر بکە چونکە ناوێرن بڕیارەکان ناوێرن تۆقی نەوت یاریمی کوردستان بکەون لەگەڵ ئەوە شەکە خواستیان لەسەرەتی نزیکی بازارەکانی ئەوروپایە لەبەر ئەوە داشکانەکە زۆرە داشکانەکە ئیستا لە $7 بۆ $10 هاتۆ بۆ $7 بۆ $9 $10 زۆر زۆرە بۆ هەر بەرمیلێک نەوت لە کۆی فرۆشەکە دەست کەوێت بزانە ئەگەر 400,000 بێ ڕۆژی 400,000 بێ 410,000 $10 ئەکات بزانە چەندێک داهات کەمەکاتەوە. حکوومەت یاریمی کوردستان پێویستی بە سنتێک بۆ ئەوەی زیاد بێ بۆ فرۆشی نەوتەکەی وەکو ئەزان ساڵی ڕابردوو سەرۆکی حکوومەت وتی توانی ومانە لە ڕێگەی چاپکردن و پیاچوونەوە بە گرێبەستەکانی نەوتە $2.5 بۆ $2 فرۆشی نەوتەکەمان زیادکەین بەسی سابینی پێچەوانەیە راپۆرتەکان ئەڵێ کۆمپانیا نەوتەکان ئەمەی کە من پێت دەڵێم نرخی سەرسەنگە سەرسەنگی شێکێکە لەو پێڵگانەی کە نەوتەکەی سووکە 37 ئایپیەکەی بەراورد بە شێخان زۆر نزمە و نرخەکەی کەمترە ئەگەر نرخی نەوتی سەرسەنگ بەو نەبێ بێ کێڵگەکانی تر بەچەند بێت تەبێ لەوانەیە ئەڤریج دەکەی بەو نەبێ چونکە کۆمپانیاکان هەموو کاردکتۆرکاوە باسی کرد کە هەموو کێڵگەکان بەیەکەوە بەسراونەتەوە حکوومەت یاریمی کوردستان سوودی لەو نەوتە سوکانە وەرگرتەوە بۆ تۆزێ کواڵەتی نەوتەکەی بەرز بکاتەوە لەبەرەوە بە دڵنیایی داهات یاریمی کوردستان کەمەکە بە دڵنیایی کێشەی موچە لە چەند مانگی داهاتووە بۆ حکوومەت یاریمی کوردستان دروست دەبێت چونکە کۆمپانیا نەوتەکان هێشتا ئەو پارەیان وەرنەگرتووە کە لە مانگی 9 11 ساڵی پارە داوایان کردووە لە حکوومەت یاریمی کوردستان تا حکوومەت یاریمی کوردستان تا مانگی 8 خەرجەکانی یاونەتێ لە دوای ئەوە نەیانەتێکە بە پێ گرێبەستەکانیان وایە 3 مانگ جارێ بیان نایەتێ ئەوەش دیسانەوە تەجاوزی مدەکەی خۆیانی کردووە لە چەند ڕۆژێ ڕابردووە تەنها هیمانگی 8 وەرگرت کۆمپانیا نەوتەکان لەبەرەوە مەترسی دیسانەوە نامانەوێت خەڵک بترسین بەسەمە واقعە زۆر جار پێمان ئەڵێن ئێوە نائومێدن ڕەشبینن بەڵام خۆزگە بمانتوانایە بە دەنگێکی زوڵاومان وتایە ئیدارەدانی هەرێمی کوردستان لە سەکتەری نەوتە داردانێکی سەرکەوتوو بۆ ئەبوایە چاوی لێ بکرێ ژێرخانێکی پتەوی نەوتمانەیە تەنها هەموو سەبەتەکانیشمان نەخستووەتە ناو نەوتەوە بگرەوە تا پیشەسازیمان پەرە پیاوە سوکاڵمان پەرە پیاوە گەشتپێدا سەکتەری گەشت و گوزارمان پەرە پیاوە پیشەسازیەکانی تر و سامانە سروشتەکانی تری غەیری نەوت و گازیشمان پەرە پیاوە بەڵام بەداخەوە واقعەکەوان نییە من ئەبێ مامەڵە لەگەڵ واقعا بکەم نابێ خەو ببینم ئەبێ واقع ببینم بەداخەوە زۆر جار ئێمە لە خەیاڵین لە خەیاڵە ژیاوین نەوت یاریمی کوردستان لە ئەونەوە ئەیگەێنینە ئەونا ئەتوانین ببین بە بەدیلی فلان و فلان و فلان ئەمانە واقعینی نەمانە ئەگەر ئامانجیشت ئەوە بێ بگەیتە ئەوە ئەبێ زۆر حەکیمانە وریانەتر مامەڵە لەگەڵ کێشەکان بکەی و حسابی ورد و درشت بکەیت چونکە هەرێمی کوردستان ئەڵقەلاوازەکەیە لە ناوچەکە هەرێمی کوردستان ئەوە موقعیەتی لەگەڵ عێراقا ئەوەش موقعیەتی لەگەڵ دەرو دراوسەکانە هەر وەختێ بیانەوە نفوزی خۆیان لە ڕێگەی شێوازی زیاد زۆر جۆراوجەریان هەیە بۆ فشار بکە لەسەر تۆ ئەبێ کاتێک کە بڕیارێکە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسیان و سیاسەت ئەبێ بەس بە چاوی خۆی نەبینێ ئەبێ ئەو دیوتونێلەکە ببینێ بزانێ ڕووناکیەکەیە ڕووناکی بدۆزێتەوە لە ناو تاریکیەکانە نەوەکو بە شێوەیەکی ڕیاکشن و قەرچەکردار مامەڵە لەگەڵ کێسەکان بکەین هەرێمی کوردستان تا ئێستا لەو کێشانێک کە دروستی بۆ لە ڕێگەیە لە سەکتەری نەوتە مەبەست بە زیاتر سیاسەتێکی پەرچەکردار بۆ تاپ و ئەوەی چارەسەرکردنی کێشەکان سوپاس دەکەین کاک دکتۆر سەبات بۆی کە بەڕێزوتت باشترین دەواازەرەکەوتنە لەگەڵ باغداد بەس پێشتر باسیەوەت کرد کە نەوتەکە وتت تا 2030 بڕکە مەبەست چی بخۆ ڕەنگە هەموو کێڕگەکان نەوتیان کەم نەکە بۆ مەگەر سەرقەڵا حسەکەمی کردووە هاتوتە سەر 14,000 لە 33,000 پێی راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین کە کاریادگەر خۆی شتیارەکەی هاتووە سەر 14,000 ئەوەی تەقدە باست کرد کەمتر لە 4,000 مەترسیەکە چیە بۆ نمە ئەگەر ئەو نەوتە باشە کەم بکات ئەو نەوتە باشە کەم بکە بۆ نمونە ئەگەر بێت و کێڵگەی شێخان
ئەگەر زیادیش بکە ئێمە هیچ سوودێکی لێ نابینین لە بۆ فرۆشن بۆ چونکە ئایپیەکەی زۆر نزمە نزیکی دێ کە نزیکی دێ ئەم ئایپی دەیە بەلانی کەمەوە ئەگەر بمانێت نوتێ بە بازار بکرێت ئەبێ لە سەری 35 بێ لە بازارە بۆ ئەوەی کە وەکو کاگیادگار باسێکی بۆ بەراوردێکی برند بکەین ئەبێ سەری 35 بێ بەڵام ئەمەی شێخان نوتێکی زۆر قورسە و گۆگردیشی زۆر زۆرتایە لە ئەنجامی ئەمەوە ئەگەر ئێمە ئەو نەوتان هەنێ ناوچە نەوتیشی بمێنێتەوە بە نەودانانرێ نەوتێکی ئەو نەقورسە کەس نایکڕێ یعنی ئەو پارەیە ناکات بڕی تێچووەکەی زۆر زۆر زیاترە بێ وەکلەوەی کە ئێمە بیفرۆشان تێچووی دەرهێنانەکەی بۆ نمونەگە بەرمیلێک بفرۆشین بە $30 لەوەیە ئەو $40 تەکلیف کا تاکو ئەو بەرمیلە بە نمونە هێنمەوە تا دێتە سەرزەوی اینجا بە بۆڕێکەکە بڕۆ کەواتە ئێمە ئەو نەوتە باشەمان نامێنێ بۆ پشتڕاستکردنەوەی ئەمەش لە پێش 2015 ئەو کاتی حکوومەتی عێراقی ویستی پاڵاوگەیەک لەسەر ئەساسی ئەو نەوتەی شیواشۆک کێڵگەی تەقتەقدا بنێت چونکە نەوتێکی زۆر باش بوو سویت کورد ئۆیل بوو ئەوە بە شێوەیەکی ئەوە نوتێکی واتە شیرین بوو ویستی پاڵاوگەیەک دابنێت لەسەر بنەمای ئەو نەوتە و حکوومەتی هەرێمیش داتایەکی پێدا بوو کە بڕی یەدەک لەو ناوچەیە بریتە لە 2 ملیار بەرمیل نەوت ئەم بڕە ئەم خەمڵێنراوە بە حکوومەتی عێراقیدانرا بوو درابوو لەسەر ئەساسی ئەوە هاتن پشکنین کرا ویستیان پاڵاوگەیەک دابنن پاش ئەوەی کە جیلۆجێناسانی عێراقی هاتن سەری ناوچەکەیان کردووە سەری شێوازی دەرهێنانی ئەو کۆمپانیان کە لەوێ کارەکە سێنەکەت بۆ دانەنرا کەواتە ئەمەوە ئەوە گەێنێ ئەوان دروست بوون لە پشکینەکەەوە دروست بوون لەو پشکینینەوە سێری کۆمپانیەکەیشیان کرد بڕناکە هەتا 2020 بۆ سەرشەوە تا سەر 2023 و بۆ خوار 4,000 دابەزی پاڵاگۆیەک نایە بۆ 4,000 ئێمە دابندێت بۆ نمونە ئەو نەوتە باشش ئەگەر تێکەڵیش نەکرێت کەواتە نەوتی هەرێم کوالتەکەی زۆر زۆرتر دابەزیێ لەسەر ئەو ئەساسی ئێمە و قسەکەن کە نەوتمان نامێن نەوتە باشەکەمان نامێنە بە هیچ شێوەیەک چارەسەر ئەمە بۆ ئەوەی ئێمە چارەسەرێ بۆ ئەمە بدۆزینەوە پێویستەکە ئەو بیرانە ئیسراحەتێک بە زمانێکی یاسایی ئیسراحەتێک پشوویەکی پێ بدەین پشوەکە چۆنە ڕێژەی ئەوەی کە بەرهەمێنان ئەو ڕاکێشانە کەم بکەینەوە ئێمە زانین ئەو نەوتی هەرێم بە شێوەیەکی گشتی ئەو یەدەگەنە بووە گوتم کە وترا بوو باشتری شتەوە حاکیمە گوتم کۆمپانیا دێ پارە سەرفەکە بۆ لێدانی بیرەکە ئەی نابێ پارەکەی دەستکەوێتەوە دەبێت لەسەر ئاساسیەوە پێویستی بەوە نییە مەسەر تۆ زەختە ئەو کۆمپانیا بۆ قازانجی خۆی دێ بۆ ئەو نایە بۆ بەرژەوەندی من بێت خۆ حکوومەتی عێراقی زانی ئەو کات پێش ئینتیفازە پێش ڕاپەڕین حکوومەتی عێراقی زانی هەندێک نەوت لەم ناوچانە هەیە بۆ بیری لێنەدا بە نمونە من دوو بیرت بۆ هێنمەوە لە 1954 کۆمپانیای نەوتی شیمالی هات بیرێکیدا لە چەمچەماڵ شوێنەکەی پێوتێ ئاوە تەقیوەکەی پێوتری لەو ماوەی کە ئاو ئاگرکە ئاو ئاگرەکە پێوە داهاترەوە ئەوە چۆن بڵێ درزێکی ئەو بیرە بوو لە 1954 ئەو بیرە لێدرا بوو 1954 باشە لە 1954 ئەو بیرە لێدرا بە دوای نەو تاگەڕان ئەوە غاز دەرچوو گازی سروشتی دەرچوو ئەو بیریان باندایەوە واتە سەریان گرد و کەڤەریان کرد بۆ ئەو کاتێک کە گازی سروشتی تر پاراکە و پێویستە چکە ئەو کات گازی سروشتیەوە کەس بەیانی ئەوە نەبوو خواسی لەسەر نەبوو هەستان بە نزیکی 500 کیلۆمەتر لەو لای ئەوە بیرێتریان لێدا لەسەر ڕێگەی گوندێکە پێوتە گورگەی چاوسوری پێوتێ و گورگەوە لەسەر دووسایدی چەمچەماڵ ببوورە کەرکک سلێمانی ئەم دۆرە لێ بیرەکە دیارە کە ڤەلێکی بۆ دانراوە و باندراوەتەوە ئەویش بە هەمان شێوە پشکنین و گەڕان کرا ئەو کات حکوومەتی عێراقی لە پەنجاکە لە سیەکانە ئەو کاتە کۆمپانیای بەریتانیە هات لەوێ بۆ پشکنینەکرد بە دوای نەو تا گەڕان گازی سروشتیان دۆزیەوە بانیاندا بۆ ئەو کاتێک کە گازە سروشتەکە پێویستە چەند جار حکوومەتی ناوەندی بە حکوومەتی هەرێمی وتەوە نەوتەکەتان هەڵگرن بۆ کاتی پێویستی نەوتەکەمان هەڵ نەگیرا بۆ کاتی پێویستی بەڕاستی یعنی ئەمە بە ئەوە نەبێت بۆ نەوەکانمان بمێنێ من ئەپرسم ئێستا ینی ئێستا من علامەتێکی ئیستیفامدانم
ئەو کۆنتراکتی کراوە بۆ تا 2050 و 50 ساڵێکە 50 ساڵەکە لەسەر ئەساسی چی کرا لەسەر ئەساسی نەوتی کەرکوو کرا ئێمە کە ئێستا ئەم یەدەگە دابەزی بۆ 4 ملیار خوار 4 ملیار خورمەڵەش بە شوێناکە ئێستا کۆمپانیای کاریداری دەدا کۆمپانیای کار بەڵام خورمەڵە هەیە ئێمە ئەم نەوتانێ ئەم لە ناوچەی جێ ناکۆنم ناوچەی سەرقەڵاو مەسەلەن بلۆکی گەرمیان و ئەمە نەوتە باشەکەی وتم ئەمە نەوتە باشەکەی بۆ ئەوەی کە ئەمە لە دەست بدەین کەواتە نەوتمان نەما باش باسی وتی باش چارەسەرەکەوتن لەگەڵ بەغداد ئەوە چارەسەرەکەی ئەوە چارەسەرەکە ئەوەیە کە ئەم بیرانە کە پشووی پێ بدرێ لەگەڵ حکوومەتی ناوەندیە بەڵام بە هیوای ئەوەی دوای ئەوەی کە ماوەیەک بۆ 4 ساڵ پشوو پێدرا و دوایمسان دەست نەکرێت بە کامپیان پێ بدرێ ئەو بیرانی کەیسە ئاوێن تێکەڵ بووە لە یەکێک لە چارەسەرەکان کە بۆ ئەوەی ئەو ڕێژەی ئاوە کەم بکەینەوە پێویستەکە بۆ پشوو جێلۆجێ ناسانەوە دیار دەکەن پشوو بدرێ بۆ بیرانە بەڕاستی ئێمە وەکوتم ئێمە سوودمان لە نەوتەکە نەبینیان لێ بینیەوە خۆیان بۆ پرسەکان وەکوتم بۆ دەوڵەمەنداری بەڵێ سوود بیناو نەک بۆ دەوڵەتداری باشە کاگەردگار کاتمان زۆر کەمەوە بەس چەند پرسیارێکی تر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە و کۆمپانیانی کە کشاونەتەوە پێشتر سێ کۆمپانیای خزمەتگوزاری ئەمریکی کشانەوە تۆتاڵی فەڕەنسی پشکەکانی خۆی فرۆشت وەلەو ڕۆژانەشدا بڵێن ترافیگۆرە کە نەوتێرێم دەیکڕ و دەیفرۆش کشاوەتەوە کۆمپانیای ترماوە نەوتێرێم بفرۆشێت و کاریگەریەکەی چی دەبێت پێش باسی فرۆشەکە بکەین لە مانکی یەکە کۆمپانیای شترۆن لەگەڵ گەنەڵ ئەنەرژیە کە بە دوای نەوتە گەڕان لە قەراف عەقدەکەیان حەقی گەڕان و پشکنینەکەیان کۆتایی هات هەر لەسەر پێش سەری ساڵەوە کۆمپانیای گەنەڵ ئەنەرژی بەرگەوتنەی پێچایەوە ئۆفیسەکانیشی لە سلێمانی کشانەوە لە پەیوەندیەکی ئێمە لە ڕۆنبین لەگەڵ گەنەڵ ئەنەرژیا داوای ڕوونکردنەوەمان لێکردن ئەڵێ عەقدەکە کۆتایی هاتووە لە توێژیان لەگەڵ حکوومەت ئابزایی چیەکە طبیعی دکتۆر زیاتر لە بابەتە تەکنیکیەکان شارەزایە بەس راپۆرتەکانیان ئەڵێن کە جیۆلۆجی منتیقەی قەراف جیۆلۆژیەکی ئاڵۆزە کێشەیان زۆر بۆ دروست بووە دووەم بیرکەدەیان نابوو سەرکەوتوو نەبووتیایە لە پرسیارێکی تریشا کە دیسان لەگەڵ ئەنەرژیمان کردووە سەبارەت بە سەرتە گەڵگەی سەرتە ساڵی پار 11000 بەرمیل ئینتاژی بوو ئێستا لە 4000 کەمترە پرسیارمان لێکردن ئایا مەترسی ئەوە نیە سەرتەش بە دەردی تەقتەق بڕوا چونکە ئەمان کۆمپانیا وەبەرهێنانی تیاکە بەناڕ ڕاستە و خۆپیانوتین ئەڵێ ئێمە چاوەڕێ ئەەکەین کە لە سەرتە ئەو نەوتەی ئیستا بەرهەمێنین قازانجی لێ بکەین چاومان لەسەر زیادکردنی بەرهەم نییە بە معنایەکی تر ناتوانن بەرهەم زیادکەن لەو ئاسایی هێڵنەوە گەر بتوانن وەکو چۆن لە تەقتەق پێشکوێنێتەوە ئەمە وەزعی بیرە نەوتیەکانی هەرێمی کوردستان و ئینتاژی نەوتی هەرێمی کوردستانە ئەوەشمان بیر نەچێت کە وەزیری نەوتی عێراق پار لە لێدوانێکا وتی ئەگەر نەوتی هەرێمی کوردستان بێتەوە ژێر دەسەڵاتی ئەمە زۆرێک لەو تێڵگە نەوتیانە داخەین چونکە جەدوای اقتصادیان نییە یعنی بەپێی ئابووری زەرەرەکەی تاکو قازانجکەیت سەبارەت بە فرۆشی نەوتی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستاش نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەڵاڵەکان و کۆمپانیای ناوەندگیرەوە ئەفرۆشە ئەویش کێشەکەی بۆ ئەوەیە کە تا ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە کێشە قانونیەکانی چارەسەر بکە و نەیتوانیوە یاخود نەیویستووە ئەویان ئەبێ خۆیان وەڵحەمان بنەوە بەڵام ئێمە ئەتوانین بڵێن من وەکو شخصیە وەکو یادگار گومانم وایە کە نەیویستووە بێوێت چونکە فرۆشتنی نەوت ئەونا مەسلەیەکی زۆر قورس نییە نەتوانی لە 2007 تا 2023 فێربی لێی کە چۆن نەوتە فرۆشی و کڕیارەکان نێت ڕاستەوخۆ لەگەڵ کڕیارەکان ئاماماڵە بکەی نەکو دەستی دوو دەسووسێ باشە بە کورتی بێ سوپاس دەکەم زۆر بە کورتی سەبارەت بەو 620 میلیۆن دلاری کە ئێوەکو ڕێکخراوی ڕوونبی نابژتان پێ لە راپۆرتەکەی خۆتان کە داهاتی نەوتێرێمە و بەشی موچەی مانگێکی فەرمانبەران دەکە لە بانکێکی لوبنانە تا ئێستا دیارەوە کاری نیگەرانەوەکەی بە کورتی بێ سوپاس دەکەم طبیعی وڵاتی لوبنان لە لێواری داڕمانە ئەو پارانە بۆچی چوە بۆ لوبنان دوای ئەوەش کە لوبنان کێشەی هەبووە گوژمەیەکی تر لەو پارانە چوەتەوە بۆ لوبنان ئەمانە هەمووی پرسیارن بۆچی لوبنان کە لوبنان بە مۆڵگەی سپیکردنەوەی پارە دانراوە حسابی بۆ کرێت بۆیە بە وەزعش گەشت بەڵێ سوپاسکە مامۆستا زۆر بە کورتی مامەڵێکی دوژمنکاران لەگەڵ دۆسی نێوت کرا لەگەڵ خەڵکیش لێنە دەسەڵاتدارانە بە دڵنیاییەوە بەڵێ بەڵام بۆ ئەوەی ئەمە کە وەکوتم گازە سروشتەکەشمانە دەست نەچێت پێویستەکە ئەو ڕێکەوتنە بکرێ زائیدەن
زۆر فۆکس لەسەر ئەواکەمەوە کە کارگەیەکی پترۆکیمیایی دابنرێت کە سوودی بۆ عێراقیش دەگەێنێت کە ئەو بەرهەمە کە پێویست ناکەیت لە ئێران و لە وڵاتانی دراوسێ بگەین. زۆر سواز بۆ بەڕێزان دکتۆر کاوە حەمەد شەریف و کاک یادگار سدیق. سوپاس بۆ بینێرانی بڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.